بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلام إخوائي قولتان ليبه الزنجر وتاري عسران من قيشتنا بابتي وي أو كساني كلا ساحي محشر دا پۆشاکی باوەڕ و ڕێزلێنان و سوپاس گوزاری لای پەروەردگارەوە دەکرێتە بەریان. واتە جلوبەرگێک ئێمە دوێنێ باستی ئەوەمان کرد کە خەڵکێک هەیە لەسەر کورسی لە ئاڵتون و زی دروست کراوە، ئەیان خەنە سەری ئەمە چونکە ئەمانیان جێبەجێ کردو چەند خاڵێک بوو لە خزمەتی جەنابتان باسمان کرد. ئەمڕۆ چینە سەر ئەوەی ئەو کەسانەی کێن کە لە ڕۆژی قیامەتە پۆشاکی باوەڕ و ڕێزلێنان لە خوای گەورەوە بۆیان دێ و دەیکەنە بەریان. یەکێ لەوانە ئیماندارن، ئەو کەسانەی کە دڵی برایەکی موسڵمانیان ئەدەنەوە کاتێک خۆشەویستێکیان ئەمرێ، واتە دەچێت سەرخۆشیێکی لێەکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام: ما من مؤمن يعزي أخاه بمصيبة إلا كسى الله سبحانه من حلل الكرامة يوم القيامة. واتە هەر کەسێک، هەر خاوەن باوەڕێک ئیماندارێ، دڵنەوایی برایەکی ئیماندار برایەکی موسڵمانی بکات کاتێ مصیبەتێکی لێ ئەقەومێ، ئەوە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە پۆشاکی ڕێزلێنان و پێشاکی ئیمانی دەکاتە بەری. کەسێک کە کەسێکی ئەمرێ تۆ ئەچی سەرخۆشیێکی لێکەی، ئێتە سەرخۆشیەکە لە هەر کوێ بێ گرنگەوەی دڵنەواوی ئەوە دەیتەوە، چونکە لە شەرعی ئیسلامدا هاتووە سەرخۆشی هەیە. ئێستا ناشکری خوانەوە هەندێک شتەیە پشتی تێکەڵ و پێکەڵ کراوە، بە یەکە خاس و خراو و یەک لالا دراوە، چونکە لە حەدیثە هاتووە، چەند حەدیثێکی ترش هاتووە کابراگە کەسێکی مرد لە هەر کوێ بووە توانی سەرخۆشێکی لێ بکەی. چونکە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم کاتێ تەڵحە مرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دیداری ئەسحاب و یاوەران بوو، واتە قسەیە کرد بۆ سەحابە، جەنازەکان هێناوە، ڕوفاتیان هێناوە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم قسەکەی بڕی، وتی بڕۆن بۆ لای براکەتان سەرخۆشی کەسوکاری بکەن ئەی پیاوان، ئەی ژنانەشی ئەوەش بچن نان دروست بکەن، مێنن ئەزیەت بکێشن ئەزیەتەکانیان لەسەر سوک بکەنەوە. ئەمە مانای ئەوەیە وەختی خۆی هەروا بووە کەسێکی مردووە، خەڵک چووەتە ماڵی و سەرخۆشی لێ کردووە. بەڵام بە مروری زەمن خەڵک قەڵەباڵغ بووە، ماڵ قەڵەباڵغ بووە، گوێنە بووە، ئێستا چووەتە قاعەوە و شتانە. ئێستا ئەوەش نەماوە، یعنی گەڕاوەتەوە بۆ ماڵ بۆ ئەسڵەکە، چونکە ئەسڵەکە ئەوەیە کە تۆ بشتە ماڵی سێ ڕۆژ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئێمە لەو شا مخالفین، ئەڵێ سەرخۆشیە تا سێ ڕۆژە، دوای سێ ڕۆژ نابێ لێ بکەی. چونکە پێغەمبەری خوا لێیان پرسی ئەگەر کەسێکی مرد سەرخۆشیە تا چەندە؟ تا سێ ڕۆژە. ئەو کەسە ئەتوانی بچی سەرخۆشی لێ بکەی، ئەو کەسە ئەتوانێ بگری گریانی بێ قەینا و دوایەوە سەرخۆشی لە دوای سێ ڕۆژ نامێنێ. ئێستا لای ئەمە بۆتە مانگ، بۆتە 20 ڕۆژ، بووە کەیفی خۆی ئەچێ بۆ سەرخۆشی. بۆ نمونە هەیە هەر سەرخۆشی قبوڵ ناکا، ئیتر گشتی ئاڵۆز بووە بەسەریەکە. بەڵام دوو شت هەیە جیاوازە سەرخۆشی لە شەرعا، عولەمایان متفقن لەسەری. ئەم حەدیثە باسی ئەوەمان بووە کە دڵنەوایی موسڵمان، چونکە بەڵام ئەم دەستوورەی ئێستا هەیە نییە، لەو زەمانە نەبووە، لە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم نەبووە لە قاعەدا بنیشێ و قورئانی بۆ بخوێ، چایی بێرە و جغارە بێرە و فڵان بێرێ. ئەم شێوازەکەی نییە، ئەم شێوازە عولەمایان هەمویان لەگەڵیان نین، بەڵام وەک سەرخۆشی بەڵێ هەموو عولەمایان لەگەڵیان کە لە شوێنێکا بین سەرخۆشی لێ بکەی. دووەمیان ئەوانەی واز لە پۆشاکی جلوبەرگی گرانبەها دێنن، یعنی ئەتوانن بیسێنن، دەسەڵاتیان هەیە، بێژین پارەیان هەیە، ئیمکانێتیان هەیە، بەڵام لەبەر خاتر ڕەزامەندی خوا ناچن جلانێ بکەنە بەر، کەلپەلێ بکەنە بەریان. ئەو کەلپەلانە کەلپەلێک بێ بۆ جلوبەرگێک بێ کە زۆر گرانبەها بێ، لەناو خەڵکە جیاواز بن لە خەڵک، ئەمان لەبەر ڕەزامەندی خوا ئەوە ناکەنە بەریان. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام: من ترك لباس التواضع لله وهو يقدر عليه دعاه الله يوم القيامة على رؤوس الخلائق. واتە هەر کەسێ بتوانێت جلێک، دەستێک، کەلپەلێک کە گرانبەها بێ
بکاتە بەری توانەمای هەبێ، بەڵام ئەو لەبەر ڕەزامەندی خۆی ئەمە نەکا، خۆی داگرێ لەو ئاستە تەواضع بنوێنێ، قودرەتیشی هەبێ لەسەر ئەمە، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بانگی ئەکا بە بەرچاوی هەموو خەڵکیەوە، حتا یخەیڕه، حتا مخەیری ئەکا لێ نێوانی ئەو جلوبەرگانەی خوای پەروەردگاری خاتە بەردەمی لە بەهەشتا کامەیە کاتە بەری بابی کاتە بەری. ئەو جلوبەرگەش جلوبەرگی ڕێزلێنانە، جلوبەرگی ئیمانە، کەواتە ئینسان هەموو شتێ بکا بە گوێرەی ئەندازەی خەڵکەکە بێ، یعنی شتێک نەکا فرە شاز بێ، شتی شاز جوان نییە لە ناو کۆمەڵگای خەڵکیە، شتێک نەکەی کە لایق بە تۆ نەبێ، لایق بە تۆ. ئێمە وەختی خۆی من مامۆسایەکم بوو، خوای گەورە موفەقی بکا، هەر سلێمانی بوو، ڕۆژێ چوینە بازار من و کەسێکی تر بووین، هەر دەرچوینە بەردەم مزگەوتەکە، مزگەوتی بن تەبەق ئیسەش ماوە، تەماشای مزگەوتی گەورەی کرد، خەڵک زۆر قەڵەباڵغ بوو، تەبعاً معلومی جەنابتانە دوای عەسران ئەو مەنتیقە زۆر قەڵەباڵغە، هەر دەرچوین وتی تەماشای سەرەکان بکەن، سەری بەشەرەکان. ئێمەش نەمانزانی، وتمان مامۆستا، وتی چی ئەبینن؟ وتما وەڵا چی ئەبینن؟ هەندێکی سەری ڕووتەوە، هەندێکی جامانی لەسەرەوە، هەندێکی وتی چی ئەبینن لەناو ئەحمەکە غەریبە، لەناو ئەحمکە ئەم مرۆڤانە کە ئێستا ڕێەکەن چی غەریبە؟ ئەیتر ما وەڵای مامۆستا شتێ وا نابین، وتی سێرکە ئیسا ئەم حەمکە گشتی تەبیعی لە بەرچاومان، هەندێ پیاو تێ خەڵکە تێ سەری ڕووتەوە، هەندێ جامانی ئا لە سەری هەیە، سپیە هەیە، ڕەشە هەیە، چییە، بەڵام وتی ئیسا لەناو ئەم حەمکە خەڵکە ئەگەر کەسێ شتێ شاز کا یەکسەر دیارە، خەت ئێوە شاز مەکەن، شتێ مەکەن شاز بن، وەک خەڵک بشین سادە. وتمان بۆ مامۆستا شاز نەکەین؟ وتی ئەگەر شتی شازتان کرد، ئەگە پاتان لە بەردێکی بچووکش هەڵکەوت، لای خەڵک زۆر گەورەیە، چونکە خۆتان ئیژی شازتان کردووە، چونکە وریابن با خەڵک وا تێبگەی هەڵەتان کرد، هەڵەکتە هەڵەکەتان وەک خەڵک بێ، ئەگە هەرچیتانش کرد لە چاکە با هەروەک خەڵک بێ. خۆ ئەوە شتێکی زۆر جوانە. ئێمە ئێستا منە گێڕم بۆ جەنابتان چونکە سوودم لێ وەرگردووە، ئێستا ئێمە ئەچین بۆ شوێنی، هەر وەک مامۆستا ئەوەی کە خوێندووێتی و حجرەی خوێندووە و فەقێتی کردووە و ئەمانەی کردووە، هەندێک عرف و عادەتە زانێ. ئێستا من لەگەڵ مامۆستایەکی خۆما بڕۆم لە من گەورەتر بێ، جامانی سپی ناکەمە سەرم، ئەدەبەن حرمەتەن بۆ ئەو ڕیشی لە من سپیترە، با من شەهادەم لەو بەرزتر بێ، ئەگە شەهادەیشی نەبێ بەس تەمەنێکی هەبوو ڕێزترە. ئەگەر من لەگەڵ کەسێکی مامۆستایەکی گەورە لەگەڵ خۆما ببم بۆ شوێنێ، با من ئەگەر هەرچی ئەو بم، بەڵام من ناکەمە پێشیەوە، چونکە ئەدەبەن وا فێرکراوین ئەمە نەکەوینە پێش کەسێکی کە لە خۆمان گەورەتر بێ. بەڵام ئەمڕۆ گەنجێکە سەرێکی هەر جامانەیەکی کردە سەری، ئەمانە نازانێ، علمی ئەم عرف و عاداتانە هیچ نازانێ، جامانی سپی و ڕەش و سەوڵ و چی ئەمە نییە لای ئەو، گرنگەوەی بکاتە سەری خەڵک پێی بێژە مەلا و بێژی فڵان و فڵان و فڵان. کەواتە ئێمە ژین شتێک نەکەی ناو خەڵکە، وەک خەڵک بژی کە وەک خەڵکە ژیای تەکید لێ بێ، چاکەت کرد چاکەکەت هەر ئاساییە، خوانەکە ئەگە هەڵەت کرد هەڵەکەت کەم دەبێت. من تواضع لله رفعه الله، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام، هەر کەسێک خۆی نزم کردەوە لەبەر خاتری خوا، خوای گەورە پلەپایی بەرزەکاتەوە، وەک سەحابەکان. سێمیان ئیمانداران ئەوانەی کفنێک دەکڕن بۆ برای موسڵمانێ، یەک کفنێکە کڕی ئەیبەی بۆی ئەم کفنە بکەنە بەری موسڵمانێک، ئیتر ئافرەت بێ یان پیاو بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام، من غسل مسلما فليغتسل، واتە هەر کەسێ مردوویەکی شۆرد چی بکە؟ با خۆی بشۆرێتەوە. ومن کەفەنە، هەر کەسێ کفنێ کرد، كساه الله من سندس واستبرق الجنة، هەر کەسێ بەرگێکی پۆشاکێکی کردە بەر مردوویەک، یعنی کفنێکی بۆسن، خوای گەورە لە سندوس و ئیستەبرەقی جەنەت کە کفنێکی بۆ، یعنی جلوبەرگێکی بەهەشتی و جوان حەریری ئاوروشم کە ئەوە جلوبەرگێکی بەهەشتیە، خوای گەورە لە قیامەتە ئەیکاتە بەری. ئەم حەدیسە بۆ ئەوەیە زۆر جار پرسیارە کرێ هەشی بکەینەوە مەداماتە من غەسەلە، هەر کەسێ مردوویەکی شۆرد، ئەمە سونەتە، سونەت وایە هەر کەسێ مردووی شۆرد خۆی بشۆرێ. بۆ خۆی بشۆرێ؟
ئەڵێ نەکوای گیانی پیس ببێ ئەمە لەبەر ئەمەیە کە ئەگەر هەر کەسێ جەنازەیەکی هەڵگرت لە حەدیسەکەی تراوەڵە جەنازەیەکی هەڵگرت دەستنوێژە بە هەڵگرێ ئەمش سونەتە فەرز نییە ئەو حەدیسە هاتووە ئەمرەکانیان بۆ سونەتە بۆ واجب نییە بەڵام ئەگەر کەسێک خۆی شۆرد بێژین مردوو کفنی بێژین مردوویەکی شۆرد سەتاسە زانی کە ئەو مردووە پیسایی مردووەکە تر بزان گیانی پیس بووە پیساییە کە لایق نییە بۆ نوێش دای لە گیانت ئەو واجبە خۆت بشوی واجبە خۆی بشۆرێ ئەم جا بێتەوە قسە مەکەن کاکە گیان قسە مەکەن هەر کەسێک ئەگەر ئەوا بوو ئەو کاتە چیەکە ئەو کاتە ئەبێ چی بکە خۆی بشۆرێتەوە چونکە گیانی پیسە کە گیانی پیس بووتەوە بەڵام وەک ئەمرەکە چییە بۆ سونەتە چونکە بێبەش ئەبێ لە خێرەکە کەسێک خۆی بشۆرێ هەتا خۆی بشۆرێتەوە ئەو کاتە نوێژەکەی ڕۆ ئەیە کەسێک دەستنوێژ هەڵگرێتەوە هەتا بیبن بۆ قەبرستان دواکەوێ ئەمە بۆ سونەتە ئیمانداران خۆشەویستان خاڵێکی تر چوارەممان ئەو کەسانەی کە منداڵ فێری قورئانەکەن ئەمەش خوای گەورە ڕێزی لێ ناوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن القرآن يلقي صاحب يوم القيامة أتراوى حتى أقات ناو قبر كسي قرآن خوين كلقل ياتيت وناو قبركش لسر مروفي كي چاك وجوان وباش في الله هل تعرفيني هل أيام ناسي فيقول ما أعرفك نات ناس توكي أفرمي فيقول أنا صاحب القرآن من خاوني أو قرآن من كشو روشي بو أما تخوند ومن الترك نبوك نكردو بو فش جوي من النخست بو أم جا بيغمري خوا أفرمي عليه الصلاة والسلام باني أكن كاشتتاجي كي نوريني أكن السدي وبسببي كي بسببي أواني كأبخير أو من دالاني فري قرآن كدوه أم جا لقل أوجدا جلو برقي كي جوانو قشنك أهلي بهشت أكن بري أم جاوتيان فيقولوا أما هين شيء فرميان ربنا بما كنا هذا بوشي أما فيقولوا أما بوشي بو أو من علاني كفيري قرآن تانكر يان بو أو من علاني وق باو كدايك نار تان فير بو شكا خلق كيلا روجي دوايا تاجي نورينا كان السري أو باو كدايك ألين أي خوايجان أما أزانين الرزو تقديره بس أما هين شيء ئێمەشتێوامان نەکردە کە ئەم ڕێزەمان لێ بنرێ ئەڵێ لەبەرەوەی کوڕەکەت فێری قورئان کرد کوڕەکەت فێری دینی ئیسلامت کرد کوڕەکەت بووە مەلایەک چکە زۆر گرنگە کە تۆ کوڕێکت بێتە مامۆستای ئاینی کە جوان بخوێنێ ئەوە سەدەقەیەکی جاری هەتا قیامەت بۆ ئەو باوک و دایکت هەر لە هەموو سەدەقەی پیرۆزترە کە عەولادێ تەرخان بکەی مناڵێکت کە ئەمەی زیرەگە بینێری بۆی فێری بێ بە جوانی تەسەلسول دوای 10 ساڵێ 15 ساڵێ یان دوای 5 ساڵێ نەک وەک ئەمڕۆ بە مانگە 2 مانگ ئەوێتە کۆڵکە مەلایەک احترام بەیە ئەوە هیچ نییە من ئەوە ناڵێم با بخوێنێ چۆک لە چۆکە دابنا لە خزمەتی مامۆسایە هیچ نەبێ ئەبێ 6 ساڵ بخوێنێ لای کەمەکەی 6 ساڵە کە 6 ساڵ لە خزمەتی مامۆسا خوێنێ فێری دینە بێ فێری احترامە بێ فێری ڕێزە بێ فێری عرفە بێ فێری ئەوە ئەبێ کۆمەڵگا ئاسوودە ئەکا لە ژێر دەستی خۆیان لە هەر کوێ ئەم مامۆستایە بدا لە زەوی خەڵک سوودی لێ وەرگری بەڵام دوو کەسێک بڕا کتابێ و 2 کتاب و 3 کتاب بخوێنی و دوای بێتە مەلایەک تەکید لێبێ ئەو سوودە ناگەیەنێ وەک ئەو کە هیلاک بووە چونکە هەموو کەسێ وایە کابرا لەکوێ بە مانگێ فێر بێ لەکوێ بە ساڵێ فێر بێ کابرا لەکوێ بە ساڵێ فێر بێ لەکوێ بە 6 ساڵ فێر بێ ئەمە فەرقی جیاواز کابرا لەکوێ بڕابێ بۆ خوا بڕوا ماڵ جێبێ لێ قەوم جێبێ خزم جێبێ لێ بڕوا 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ نەیەتەوە کابرا لەکوێ لە ماڵا بێ کاسبی بکە و جارجا کتابێ بخوێنێتەوە ئەمانە جودایە فەرقی هەیە گرنگەوەی ئینسان بتوانێت بێتە قورئان خوێنێکی چاک بێتە مامۆستایەکی چاک خەڵک فێری شتی جوان و چاک و باش بکە بەرەو خێر و باشە بەرێ ئەمە سەدەقەیەکی جاریە و جوان و چاکە ئینسان ئەتوانێت کە لەم خێرە ئیسفادانە بۆ خۆی کۆ بکاتەوە وە خێرەکانی تر خێری قورئانە خێتە مزگەوتێ خێری مزگەوتێکە خێری
یارمەتی هەژارێکە، ئەو شتانەی کە نەبراوە بیرێکی کەوازی لێدەی بۆ گەڕێکە مستەشفایەکەکەی دەوایەکی زۆر بۆ خەڵکە سێنی ئەمانە ئەوەی کە نابڕێتەوە هەندێک شتەیە بڕێتەوە. یعنی لە کورتی ئێستا تۆ قورئانێکە سێنی قورئانەکە مودەیەکە ڕوا هەتا بمێنێ خێریە بەس دوایەوە نامێنێ. بەڵام هەندێک شتمانێ سەدەقەی جاریە ئیسە مزگەوت ئەم مزگەوتە هەتا ڕکاتی نوێژی تیا بکرێ خێری و پیاوەنس. ئەمساڵ چەند کەس نوێژی کردووە لەیرە هەمووی خێری ئەو پیاوی تایە، وەک ئەوەی خۆی لێرەیە بەخوا هیچ فەرقی نییە. بەڵام ئەگەر نیەتەکەی خوا بێ هەموو شتێەوە بینی خۆی خوایە شەخسەکە قمان نییە، هەموو ئیشێ وایە. بزان مزگەوت چەندێ خەیری زۆرە، نەک ئەوە هەر تەیرێ ئیسە چۆلەکەیە کە داوەزێتە ناو مزگەوتەکە قومی ئاوە خوا خێری ئەوە بێ. کەسێک دێت لە ڕێوارە نوێژ ناکە ئەچێتە مزگەوتەکە دوو لە ڕوو جەنابتان سراوێکەکە هەر خێریەکە. کەسێ دێ قومی ئاوەکە خوا لە غەیری ڕەمەزانە هەر خێریەکە دەست نوێژەگرێ و نوێژەکە ئەوەی هیچ باسی ناکەینە خێریەکە. کەواتە ئینسان ئەمە سەدەقەیەکی جاریە بۆ خۆی حتایە خێری بۆ تێ مەگە دنیا تەخت بێ و مزگەوتەکەی نەمێنە و کەسی تیا نەبێ و نوێژی تیا نەکرێ ئەو کاتە ئەم کەسە خێری نانووسێ. خۆی گەر عیبادەت لە هەموومان قبوڵکە خێر و پاداشمان بداتەوە لەسەر ئەم عیبادەتە و ئەم تاعاتەی کێ دەیکەین لەبەر ڕەزامەندی خۆی بکەی دڵمان سافکە و نیەتمان خاڵسکە و کردەوەکانمان لێ وەرگرێ. یا الله خوای لە تەپاڕین ڕەحم بە مولایەکمان بکەی عاقبەت خێرمان بکەی لەشمان ساغ بکەی. یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە ڕۆژووی مانگی ئەم ڕەمەزانە و نوێژی ئەم مانگە پیرۆزە و قورئان خوێندن و خەیرەکان و هەمووی لێمان وەرگری خوای ڕەحمان پێ بکەی. ئامین ئامین. والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله.